پێشەوەی ئێمە دەست بە کۆبوونەوەکەمان بکەین دەست بە مەراسیمەکەمان بکەین دقەیەک ڕێزگرتن بۆ گیانی پاکی شەهیدان دەوەستین تکایە بفەرمونون. دیارە ئامانجی ئێمە لەو ڕۆدا لەو کۆبوونەوە و لەو سیمینارەدا ئەوەیە کە بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان ئێمە لێرەدا کۆبوونێتەوە و سەرەتا پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی پیرۆزبایی 8 مارس سەرەتا لە سەرۆک ئاپ و پیرۆز دەکەین و لە تەواوی ژنانی ئازادی خواز و لە تەواوی ژنانی ڕەنزەر و کرێکار پیرۆز بێت و بە تایبەت لە ژنانی کورد دووبارە پیرۆز دەکەین. ئێمە دیارە وەکو باسم کرد و بە ڕوحیەتی 8 مارس هەموو شەهیدانی هەموو ئەو ژنانەی کە لە ڕێگای کە ژیانی خۆیان بەخت کردووە لە ڕێگای چۆن بڵێ ئازادی ژندا و لە ڕێگای هێنانەدی مافی ژناندا ئەمڕۆ ئەم یادە بە تایبەت بەرز دەنرخێنین و بۆیە هەموو شەهیدانە بەبیر دێنینەوە بە تایبەت هەڤاڵ ساکینە جانسز و ڕۆزا لوکسۆمبۆرگ و هەروەها کلارە زینەکس بە تایبەت ئەو ژنانەی کە لە 8 مارسدا کە بوونەتە هۆی مەشخەڵی ئازادی ژن بە تایبەت لەم ڕۆژەدا و بیر دێنینەوە. ئێمە ئێستا دەزانین ئەو وتەی سەرۆک ئاپۆ کە دەڵێت هەتا ژن ئازاد نەبێت کۆمەلگاش ئازاد نابێت. ئەنی وڵاتان چاک دەزانن و وڵاتان چاک تێگەیشتون لە وتەی سەرۆکایەتی. بۆیە دەیانەوێت سەرەتا لە ژن بدەن و ژن کۆی لێ بکەن ژن لە ماڵدا بێ ئەوەی ئەگەر هەر چەندە زەختیشی لەسەر بێت نەک هەر لە ماڵدا لە دام و دەستگاکانیشدا لە دەرەوەشدا لە سیاسەتدا هەر چەندە زەختی لەسەر بێت بۆی نەبێت هیچ قسەیەک بکات و دەبێت هەموو شتێک قبول بکە. ئەنی بەو شێوازە کۆمەلگا بەرەو وێرانی دەڕوات و کۆمەلگا کە تەماشا بکەین کۆمەلگا و باسم کرد کۆمەلگا سەرەتا بە بۆنەی ژنەوە پێشکەوت و وەگەیشتوینەتە ئەو ئاستا و بۆیە ژن و پیاویش لە بەردەستی ژندا پەروەردە دەبێت و گەورە دەبێت و منداڵەکانمان کەنەوەی داهاتوومانن لە دەستی ژندا پەروەردە دەبن کەمە پێ بە پێ کەمە ژن ینی نەتوانێت هۆشیار بێت و ژن نەتوانێت لە مافەڕەوەکانی خۆی وەجواب بێت و ژن نەتوانێت ئیرادەی خۆی بنوێنێت و خاوەن ئیرادە و خاوەن بڕیاری خۆی بێت لە هەمان کاتدا ناتوانێت منداڵێکی تەندروست پەروەردە بکات و منداڵێکی تەندروست و شێوازێکی وا پەروەردە بکات کە لەناو کۆمەلگادا بتوانێت بەسەر کۆسپوتەگەرەکانی ژیاندا سەر بکەوێت و بۆیە ئەو وتێ زۆر گرنگە ینی پێویستە ئێمە ژنان وەکو سەرۆکاتی باز دەکات دەڵێت ئێوەی ژنان بۆ من زۆر زۆر گرنگن دەڵێ سەرەتاوە من بە پێشکەوتنی ژنم دەست پێ کردووە هەتا دووە هەناسەش هەر لە پژنان دەبم و هەردەم ئەو ژنم خۆش دەوێت کە دەیەوێت ژنێکی ئازاد بێت و ژنەیەکی تێگەیشت و هۆشیار بێت لە کۆمەلگادا. بۆیە ئەوکو باسم کرد ینی پێویستە ژنان ئەو کۆلایەتی و ئەو داگیرکاری و ئەو چۆن بڵێ ئەو سیستەمەی کە سەپێنراوە بەسەر ژندا تێپەڕێنێت. هەروکو سەرۆکایەتی دەڵێ هەموو کۆیلایەتیەک بە کۆیلایەتی ژن دەست پێ دەکات هەموو چەسانەوەیەک بە چەسانەوەی ژن دەست پێ دەکات. ئێمە تەماشا بکەین حکومەتێک یان بۆ منە لە حکومەت و لە دام و دەستگا و لە دەوڵەتەکاندا سەرەتا چ دەکەن ینی حکومەت و دام و دەستگاکان ینی پێ بە پێ سەرەتا شێوازێک بەرامبەر بە پیاو دەچەوسێنەوە ئەنی ئێستاوەی کە ئێمە تێکەوتوین ینی بۆ منە ئێستا حکومەتی ئێمە بە چەند مانگێک جارێک مەعاشێک دەدا یان بۆ منە بە شێوازێک فەرمان ڕەوایی دەکا بەرامبەر بە کۆمەلگا دەچەوسێنرێنەوە. تەماشا بکەین بەرامبەر پیاو بەکاردێنی و پیاویش کە هاتەوە ماڵەوە بەرامبەر ژن دەچەوسێنیتەوە ئەو خەفەت و ئەو ئازارەی کە هەیەی لەناو کۆمەلگادا ناتوانێت بەرامبەر حکومەتدا بە بەرامبەر گەورەکانی خۆیان هیچ قسەیەک بکەن و هیچ شتێک بترکێنن و بەرامبەر سیاسەتیشدا ناتوانن هیچ شتێک بڵێ. بۆیە بەرامبەر ژنداوە دەکات و ژنیش لە هەمان کاتدا پێ بە پێ ئەویش بەرامبەر منداڵەکەی دووبارەی دەکاتەوە ئەو چەسانەوە ئەو زەوتکردنی مافی تاکەکان بەرامبەر بە منداڵ بەکاردێنەوە پێ بە پێ بۆیەش کۆمەلگا بەو شێوازە بەڕێوە دەچێت و بۆیە ئەمە تەماشا بکەین ینی ئێمە لە کۆمەلگەیەکی وادا دەژین کۆمەلگەی پیاوسالاری و زیهنێتێک تێماندا بەربڵاوە زیهنێتی پیاوسالاریە. بۆیە سەرۆکایەتی دەڵێ هەتا ئەو پیاوانەش هەتا ئەو زیهنێتە تێنەپەڕێنن ینی ئازاد نابن هەتا ئەو زیهنێتی پیاوسالاری ئەو زیهنێتی دەسەڵاتداری کە هەیەە بەرامبەر ژن تێنەپەڕێنن بە هیچ شێوازە کۆمەلگا
چارەسەر نابێت. دەبینین ژن مێژوویەکی پڕ لە خوێناوی قوربانیدانی هەیە کە ئەمڕۆژ ئێمە لێرە کۆبوونێتەوە بەڕاستی مێژوویەکی دەنووسینەوە و مێژوویەکی گەورە تۆمار دەکەین. ئەگەر نەشتان بینی بێت گوێبیستی ئەوە بوونە کە ئافرەت بوونی نییە، ئافرەت هیچ مافێکی نییە، ئافرەت تەنها وەکو کاڵایەک بەکار هاتووە. جاوەکو دوو لە ڕووی ئەو جەماعەتەوە پێیان وتووە مەکینەی منداڵ دروستکردن، یاخود وەکو ئەوە بەکار هاتووە کە تەنها خزمەتی پیاو بکات و لە ماڵدا میوانداری بکات. بەڵام ژنانی ئێمە ئەوەیان شکاند، بە تایبەتی لە ڕێچکەی تەفگەری ئازادیەوە بگرە هەواڵانمان کە دروشمێکیان هێناناوە بە ناوی دروشمی ژن ژیان ئازادی. ئەوە تەنها دروشمێک نییە، با ئێمە باش ئەوە بزانین. ئەوە گۆڕینی عەقڵیەتێکی مۆدێرنیتەی سەرمایەداری سیاسی پیاوسالاری بووە کە ویستویانە ژنان سەرکوت بکەن. بەڵام ژنان بەو دروشمەوە زیاتر توانیان خۆیان یەک بخەن و زیاتر بتوانن لە نێو کار و خەباتدا یەک بگرن. ئەگەر ئێمە قەندیل بە نمونە وەربگرین، دەبینین ئێستا لە بناری قەندیلدا لە ژێر سیستمی هاوسەرۆکایەتی بەڕێوە دەچێت کە لە پیا و ژن پێکاتوە. بناری قەندیل کە لە 5 هەرێمەوە پێکاتوە، هەر هەرێمێک لە ئەنجومەنەوە بگرە ئەنجومەنی ژن و پیامان هەیە لە هەر گوندێکەوە هاوسەرۆکایەتی هەرێمەکانمان هەیە. شارەوانی بناری قەندیل لە ژێر سیستمی هاوسەرۆکایەتیەوە بەڕێوە دەچێت کە ئەمە گۆڕانکاریەکی زۆری کردووە لە ڕووی ژینگە پارێزی و لە ڕووی سیاسەتی ژیانکردنەوە کە کاتێک دو عەقڵیەت پێیەکەوە کار دەکەن زیاتر دەتوانن خزمەتی خاک و نیشتمان و ناوچەکەیان بکەن. لەبەرەوەی ئافرەت و پیاو لێرەدا تەواوکەری یەکترن. کاتێک پیاو بە لایەنێکەوە دەڕوانێت، ئافرەت بە زۆر لایەنی ترەوە دەڕوانێت و چونکە دەبینین ئافرەتانمان گەر بە دەستێکیان خواردن دروستکەن، دەستەکەی تریان منداڵیان لە باوەشەوە گرتووە، دەستەکەی تریان خزمەتی میوان دەکەن، خزمەتی خانەوادەکەیان دەکەن. ئەگەر هاوسەرگیری کردبێت خزمەتی ماڵ و خزمەتی خۆی و هاوسەرەکەی و خێزان و خزمەکانیان دەکەن. ئەمە شتێکی ئاسایی نابێت سیر بکرێت بەڕێزان. ئەمە هێز و گوڕێکی بەڕاستی گەورەی ئافرەتانە کە خوای گەورە بە ئافرەتی بەخشیوە. بۆیە ئێمە دەبێت وەکو ئافرەتان ئەو دەستکەوتانە زۆر بەگرنگ وەربگرین کە ئێستا ئێمە لە سەدەی 21 داین کە سەرۆکایەتی دەڵێت ئێستا سەدەی ژنە، ئێستا کاتی ئازادی ژنە. ژن پێویستە لە ئێستادا دەست بە کار و خەبات و چالاکیەکانی بکات. ژن پێویستە سەروەری خۆی بپارێزێت. ژن پێویستە لە کار و چالاکیەکانی بەردەوام بێت. وەکو بینیمان کە ئەو خەباتێکە لە ڕۆژئاوا کردیان بە شۆڕشی کەزیەوە توانیان دژی ڕژێمێکی پیس، دژی چەتە و تیرۆریستانی داعش کە بەڕاستی ڕەحمیان بە هیچ شتێک نەکردنە بە ئافرەت نە بە مناڵ نە بە تەمەن گەورەکان، هەمویان دەچەسانەوە. بەڵام ئەوە خەباتی ژن بوو کە توانی لێدا سەرکەوتو بێت و سەرکەوتنێکی گەورە بەخۆیەوە ببینێت. بۆیە من لێردا زۆر درێژی ناکەمەوە، تەنها دەمەوێت بڵێم ئەو دەستکەوتانی کە بەدەست هاتوون بە خوێن و ئارەقی نەبراوەی ژنانی ئێمەدا بەدەست هاتوون. ئێمەش پێویستە وەکو ژنان ئەو دەستکەوتانە بە گەورە وەربگرین، ئەو دەستکەوتانە بنرخێنین و ڕێز لەو دەستکەوتانە بگرین. پێویستە خۆمان بەڕێخستن بکەین، خۆمان پەروەردە بکەین بۆ ئەوەی هیچ سیستەم و دەسەڵاتداریەک نەتوانێت کۆتایی بە ئێمە ژنان بێنێت. لەبەرەوەی ئەگەر ژنان نەبێت کۆمەڵگەش نابێت. پەروەردەکردن لەلایەن ئافرەتانەوەیە. ئافرەتان قوتابخانەیەکی گەورەن لە ماڵەوەدا کە ژیان دروست دەکەن و ژیان دەبەخشن. ئێمەی ئافرەتان بەدەستی خۆمان مێژوو دەنووسینەوە. بۆیە دەمەوێت بڵێم ژن ژیان ئازادی، هەتاوەکو ژن ئازاد نەبێت کۆمەڵگە ئازاد نابێت. کۆمەڵگەیەکی ئازاد بەسراوە بە ژنێکی ئازاد.